سلام علیکم ئاوڕێیان خۆشەویستم بەخێر بن بۆ ڤیدیۆیەکی نوێ ئەو ڕۆباسی مۆبایلێکی سەرنجڕاکێش دەکەم بە ناوی شاومی 11T باس بۆ کۆمپانیای ئایتیلۆبی بۆ نردنی ئەو مۆبایلێت تاوەکو ڤیدیۆیەکی لەسەر بکەنە بۆ ئێوەی خۆشەویست مۆبایلی شاومی 11T چەند شتێکی لەگەڵە کاتەکە ئەنبۆکسی دەکەین من لە ڤیدیۆیەکی جیاواز ئەنبۆکسم کرد چونکە دەمویست 1-2 ڕۆژ بەکاری بێنم بزانم مۆبایلەکە چۆنە من ماوەی تقریباً 2 ڕۆژێکە مۆبایلە بەکار دێنم لەناو پاکەتەکەی چەند شتێکی لەگەڵە لەگەڵ ئەوراقانی یوزەر مانیۆڵ شتەکان تەنیا چارجەری لەگەڵا 67 واتە بەقسەی شاومی ئەو چارجەری کە لەگەڵێتی لە ماوەی 36 خولەک دەتوانی مۆبایلەکە لە 0 بۆ 100 بەرز کاتەوە من کاتێک کە مۆبایلەکەم ئەنبۆکس کرد بۆ یەکەم جار شاحنەکەی 166 بوو بە کەمتر لە 10 خولەک گەیاندی 100 کە زۆر خێرا و بە بڕای من لەبە من خێرا لەبەرەوەی جەماعەتی ئایفۆنی کاتێکی زۆرمان پێدەچی تاوەکو بتوانین بگەینە ئەو خێرایی شاحنکردنەوەی جەماعەتی ئەندرویدی ئۆکەی مۆبایلەکە خاوەنی پەنجەم وەرە لە تەنیشتێکی بەو شێوازە منەوە پەنجەی خۆم داناوە کە زۆر بە خێرایی دەکرێتەوە بۆ دادەخرێم پێم وایە پەنجەمۆر لەو شوێنە زۆر باشە من هەرسەنە من لە فەیز ئایدی ڕاهەتیمە بەڵام ئەگە بێت و پەنجەمۆر لەسەر مۆبایل دابنێم پەنجەمۆری سەر شاشە زۆر پێشکەوتوو وەروە پارێزراو نییە دانانی لە دواوەش پێم وایە شتێکی ئۆکێ بەڵام ئەو شوێنە لە بۆ من زۆر ناچڕەڵە واتە شوێنێکی زۆر سروشتیە بەردەوام پەنجەی من بەردەوام دەکەتە سەر ئەوێندەر بەڵام چشەی بچوشی هەیە ئەگەر پەنجەمۆر لێرە بی زاری وا هەیە تەنیا دەتەوێت بزانین سەعات چەندە کاتێککە بەرز دەگەی پێ دەڵە سەعات چەندە بەڵام ئەگەر پەنجەت لێرە بی یەک ڕاستە خۆ دەیکاتەوە لەوانەیە لێرە شتەقت کردبیتەوە ناتوێت خەڵکیتکە ببینی ڕاستەخۆ دەوانێت بکرێتەوە مۆبایلەکە خاوەنی USB Type-C کە پێم وایە پێویستە هەموو مۆبایلێک USB Type-C بی هیچ کێشەی نییە لەگەڵ کۆمپیوتەر توانین کۆنێکتکەی بە شێوەی فلاشێک دەبتەوە لەسەر کۆمپیوتەری دەتوانین شتەکانی خۆت داوڵند بکەیت وەروە USB Type-C لە بۆ زۆربەی شتەکانی کەش بەکاردێ هیدفۆنە ئایپادە نازانم هەرچیە زۆربەی زۆریان USB Type-C هەیە کاتە ئەو فاست چارجەری کە لەگەڵ ئەو بۆکسی وەری دەگریم پێم وایە لە بۆ زۆر شتی کە دەتوانی بەکاری بینی ئەوانی وایفای 802.11 بلوتوسی 5.2 هەیە ئەگەر بێت مۆبایلەکە ئێستا بکڕی پیوەردەری بکەیت دوو دیاریت پێدەدە شاومی یەکەچیان شاومی فلیپ بەس پرۆیە کە هیدفۆنێکی زۆر سەرنجڕاکێشە خۆی نرخی $170 بەڵام بە خۆڕایی پێدەداگە پریوەردەری مۆبایلە بکەیت هەروە 6 مانگ گرێنتی گۆڕینی شاشەت لە بۆ دەکات ئەگە شاشە بشتیە خۆشتەی بەسەر بێ ماوەی 6 مانگ گرێنتیت هەیە بۆ گۆڕینی شاشەکەت شوێنی هێدفۆن جاکی نییە وەگەر بتوێت هێدفۆن بەکاربیین یاخود دەبی لە ڕێگەی کیبڵی USB Type-C بی هێدفۆنێکی وایرلێس بەکاربینیت نرخی مۆبایلەکەش لە قەبارەی 128 گیگابایت $449 ئەو شتانی کە بەدڵم بوو شتانی کە بەدڵیشم نییە خۆ پێم وایە پێویستی بە گۆڕانکاریە بە باسی شاشەکەی بکەین تاوانی شاشەیەکی زۆر ڕووناکە تاوەکو 1000 نیت شاشەکەی ڕووناچەکەی بەرزێتەوە بە تایبەتی ئەگەر لە دەرەوەی ماڵبی من زۆربەی کات مۆبایلی خۆم بە دارک مۆد کار پێ دەکەم واتە نامێت چاوم تێکسی سپیەتێکی زۆر لە بۆم بێ بەڵام لە بۆ تێزکردن بۆ ماوەی 2 ڕۆژە بەڵایت مۆدیش کار پێ دەکەم پێم وایە زۆر ڕووناکەوە کێشە لە بۆ دروست نابێت ئەگەر لەبەر خۆرە تاویش سەیری مۆبایلەکە بگەیت چونکە تاوەکو 1000 نیت ڕووناچەکەی بەرز دەبتەوە خاوەنی شاشەیەکی ئەمۆلێدە 6.67 ئینچە ژمارە پیکسلەکانشی 1080 بە 2400 پیکسڵە و دنسیتیەکەی 395 واتە لە هەر ئینچەکی ئەو شاشەیە 395 پیکسڵمانێکە پێم وایە ژمارەیەکی زۆر باشە و حەز بە پیکسلەکان ناکەی و پیکسلەکان یا خۆشت خاڵە بچووکەکانە شاشەکە نابینی مۆبایلەکە خاوەنی ئاسپێکت ڕێشیۆی 20 لەسەر 9 واتە کاتێک کە سەیری فیلمێک دەکەی یاخۆ سەیری ڤیدیۆیەکی یوتیوب دەکەی لایەکانی خانەی ڕەش بەز دێڵی لەوانە لە بۆ ڤیدیۆ یوتیوبی خانە ڕەشەکانی دەوروبەری تۆزە گەورەبی بەڵام لە بۆ سەیرکردنی فیلم و زنجیرەی بە تایبەتی ئەگەر سەیری زنجیرە و فیلمەکان بکەیت لە ئەپە مهمەکان بۆ منە نێتفلیکسە مای تیڤی ئەوانەیە پێم وایە شاشەکەت زۆربەی کات پڕ دەبی ئەگە پڕیش نەبیتن زۆر بە کەمی لایەکانی بەتاڵی دەبینێتەوە کە پێم ماشتێکی زۆر نازدارە یعنی من حەز دەکەم کاتێک کە سەیری فیلم دەکەم لایەکان خەتە ڕەشەکان بچووکتر بی و لەبەرەوەی ئاسپێکت ڕێشیۆکەی 20 لەسەر 9 سەیرکردنی فیلم و زنجیرە پێم وایە زۆر جوانە و سەیرکردنی فیلم بە کواڵەتی بەرزە سەو شاشەی هەرچەندە شاشەکەی 4Kش نەبی سەیرکردنی فیلم بە کواڵەتی 1080 پێم وایە زۆر بە جوانی دەیبینی و بێگومان شاشەکە 120 هرتزە دوو مۆدت هەیە 60 هرتز و 120 هرتز من وەک خۆ قەت مۆبایلی 120 هرتزم بەکار نهینێ بەڵام کاتەکە دێستا 120 هرتز مەحاڵە بێوەستە 60 هرتز 120 هرتزەکەی سەریعان ڕاستە شەحنی تۆزێک زیاد سەرف دەکە بەڵام من پێم وایە لەسەر ئەساسی شەحنەکە بەکاری بینی باشترە و خۆشترە باوەڕ ناکەم یەکێک لە 120 هرتز ڕاحەت بێتەوە 60 هرتزی جارشکە 120 هرتزەکەی زۆر باشە بەڵام من نەمتوانی هەموو یاریەکان بە 120 هرتز کار پێ بکەم زۆربەی یاریەکان لۆک بوو لە 60 فرێمی ینی هەستم دەکرد لە فریم ڕیتەکەی بەرزینە دەکردو لە 60 بەڵام لە 60 نەداتە خوارەوە کە لە بەشی گەیمینگ زیاتر ئێستا باس دەکەم و پاتریکەشی 50 میلیۆن پێرە پێم وانە 50 میلیۆن پێر لە ڕۆژێک تەواو بکرێگە یاریکردنی لەگەڵ نەبی ڕاستە یاری بکەی بۆم نە پەبجی بکە یاخود چەند یاری بکەی لەوانێ شەحنەکەی بەستر ئیبینی خوارێ بەڵام بۆ ژیانی ڕۆژانەی کەسێکی ئاسایی ڕۆژێک
بە تەواوەتی بەشت دەکات من نزیکی 2 ڕۆژە یەکجار شحنم کردیتەوە لە ماوەی 2 ڕۆژ بۆ بەرداوامیش بەکاردێنم لەبۆ فەیسبوک لەبۆ ئینستاگرام لەبۆ یاریکردن بەتایبەتیش تویتەر من تویتەر زۆر بەکاردێنم پاترێکی زۆر باشی خۆی دەگەر هەرچەندە بە 60 هرتز یەکجار باشتر بوو بەڵام 120 هرتزیش کێشەیەکی وای لە بۆ دروست نەکردمەوە هەستم دەکرد شحنی زۆر دێتە خوارێ بەشی ڕۆژێک و نیوت دەکا بەبێ کێشە و پاتریەکەشی زۆر بەسەری شحن دەبتەوە چارجەری 67 واتیت هەیە بە قسەی شاومی بی لە 36 دقی تەواوی مۆبایلەکەت پڕ دەکاتەوە ئۆکێ بێمە سەر گەیمینگ CPU-یەکەمان ئۆکتاکۆڕە و GPU-یەکەشمان ماڵی G77MC9ە ماڵی G77MC9 لە زەر مۆبایلی دیکە دانرایە ئەو کەسانێکی یاریەکان دەکەن بەڵێن کێشەمان لەگەڵی نەبووە و CPU-یەکەشی میدیاتێکە میدیاتێک و سناپدراگن زۆر جیاوازیان هەیە کە لەو ڤیدیۆ لەوانێ مەزار نەبی هەرموتانە بۆ باس بکەم بەڵام زۆر بسەخوێنیتەوە میدیاتێک لە بۆ مەڵتی کۆر زۆر باشە لەبەر چ قسەی دەکەن ئەوەی بەکارم هێنێ دەتوانین لە چەند ئەپێک لێک کات دە بەکار بینی CPU-یەکە زۆر بە جوانی خۆی دەگری و لەگەڵ ڕامەکەی کە 8 گیگابایتە بە جوانی قسە لەگەڵ یەک دەکەن ئەو دوو لایەنە وا دەکە ئەپەکان بە بەردەوامی ببینێنەوە و کراژ نەکە یاخود ڕێژەی کراژکردنت کەمتر بکاتەوە من ئەو مۆبایلانەی لە بۆدایک باوکم زۆر دەگۆڕم نەبوویان کە ئەندروید بەکاردێنەوەن کێشەی کراژکردنم هەیە لە هەندێک ئەپی واتە ئەپەکە داناخرێ بەکو داخران بڵێ خۆی نوێ کاتەوە چکە لەبەر ڕام شوێنی نمایە کراشی هەیە لەبەرەوەی CPU-یەکە نازانی چۆن تەعامل بکە لەگەڵ ڕامەکەی ئەوەندە ئەم بەکاربینەیە CPU-یەکەی میدیاتێکی زۆر بە جوان تەعامل دەکە لەگەڵ ڕامەکەی واتە قسەکردنی نێوان ئەو دوولایانەمان زۆر باشه وا ناکە کە کاتە کە چەند ئەپەک لێک کات بەکاردیەوە کە دیکەوە هەست بە کراشکردن بکەیت کراشکردن زۆر ناخۆشە کراشکردنەوەی کاتە کە تۆ وارەکە دەکەیەوە وچی بڵێ ئەپەکە دووبارە خۆی نوێ دەکاتەوە بەڵام بە شێوەیەکەوە گرپێک دەکات شاشە بەو شێوازە گەمەی دەکات ئەوەیان زۆر باش بوو و هەستم پێ نەکرد من تاکو ئێستا هەستم بە کراشکردنی مۆبایلەکە نەکردێت لە ڕووی CPU ڕامەوە بە GPU-یەکەش لە بۆ یاریکردن پێم وابوو لە چاو نرخەکەی و لە چاو ئەو ماسفاتانی کە لە بۆیان دانیان پێم وابوو ئیشەکەی خۆی دەکات زۆر باشە لە نەکشوی سپرایزی کردم واتە لێ کاتە دەمتوانی سی یاری بکەمەوە بێ ئەوەی هیچیان کراش بکەم تەنیا PUBG نەبیکەوە بەردەوام پێویستی بەخۆ ئەپدەیتکردنەوە هەیە زۆربەی کات هەموو کاتێک نا بەڵام زۆربەی کات ئەوە یاری PUBG-کە پێی دەکەم پێم وابوو شێوەیەکی زۆر جوانی هەیە بە بەرزترین کواڵیتیش یاریەکەم کردکەوە مۆبایلەکە ڕێگەم پێدا یاخود PUBG ڕێگەم پێدا لەسەر مۆبایلێ من هەستم بە 120 هرتز نەکرد بۆ کارەکەش لەوانێ بۆی گەڕێتەوە کە پێویستی بە ئەپدەیت بی گەرنا من هەم لە سێتینگ و هەم لە سێتینگی PUBG بەردەوام هەوڵی بوستکردنەکەم دەداوە تا بوستی مۆبایلەکە بەکاربێنە بە 120 هرتز من نەمبینی بەڵام بە 6 هرتزیش کێشەیەکی وا نەبوو هەستم بە فریم دروپ نەکرد هەستم بە لاگ نەکرد و لە تەنانەت ئێستا ئەو ڤیدیۆیە کە دەبینن تەنیا ترینینگ مۆدەکەیە بەڵام من خۆم چەند کاژمێرێک یاری PUBG پێ کرد لە هیچ شوێنێک لاگم نەکرد زۆربەی کات لە مۆبایل ئەندرویدەکانەکە کێشەی لاکردن بی هەند لە ئایفۆنیش ئەگەر کێشەی لاکردنی لە PUBG لەو کاتانەیەکەوە هێز ڕاکشانی ئینتەرنێتەکەت لەگەڵ CPU-یەکی کارلێک نەکەوە تەواوەتی تووشی لاکردن دەبی لێش کاتێک یاریزانێک دەبینی یاریەکەت لاک دەکات لەبەرەوەی ئەو دوولایەنە کاتێکی کار دەکەن لەوانێت تووشی کێشەیەک بن یاخود بەتەواوەتی قسە لەگەڵ یەک نەکەن چکە تۆزەکی هێشتا هەندێکمان مای کۆمپانیاکەم گەینێ ئەو حدەی بتوانانی ئەو کێشەی ئەو لاگەی کەم کەنەوە یاخود هەنەی هێڵن لەو مۆبایلی دەتوانم بڵێم هاوشەی مۆبایلەکانی دیکە یاخود هەر مۆبایلەکەی لە جیهان هەیتی بەڵام زۆر کەمە لە هەندێک شوێنش هەستم پێ نەکردکەوە شتێکی یەکجار باشە کە هەست بە لاگەکەی نەکرد دەزانی کەوە لاگە بەڵام هەستی پێ ناکەی یاخود زۆر لە گرین نییە واتە یاخود تامسێژ لە یاریەکەی ناگۆڕی بێمە سەر کامێراکان سێ لێنزمان هەیە لێنزێکی وایدمان هەیە کە 108 مگاپیکسڵە لێنزێکی ئەلترا وایدمان هەیە کە 8 مگاپیکسڵە و لێنزێکی تەلەفۆتۆ یاخود تەلەفۆتۆ مایکرۆمان هەیە 5 مگاپیکسڵە بێمە سەر لێنزە وایدەکەی کە پێم وایە لە هەمویان گرینگتر بوو بەلای من دەتوانێت وێنان بە 108 مگاپیکسڵ وێنەکەی بگری هەرچەندە بە شێوەی دیفۆلت 108 مگاپیکسلەکەنیە دەبی مۆدێکی تایبەت بەخۆی هەیە کە بیکیتەوە ئینجا وێنەی 108 مگاپیکسلی پێ بگری وێنەکان ڕەنگن جوانن بەڵام تۆزێک لەگەڵ ئەکسپۆژەری دەبی دەستە ڕابێ بەرداوام دەبی شاشەکە دابگریکەوە ئەکسپۆژەری خۆی چاکاتەوە بەڵام مۆدێکی هەیە بنەوی AI کاتە کە دای دەگری مۆبایلەکە خۆی زۆربەی کارەکان لە بۆ دەکا و پۆست پرۆسسەکان من زۆربەی کات پۆست پرۆسسی فۆتۆیەکان ڕدەگرم من خۆم بە مانیۆلی زۆربەی شتەکان دەگرم تاوەکو وێنەکە بە شێوەی حەقیقی دەرچیم پێم وابوو جوان بوو و لە بۆ ڤیدیۆش بە 4K تا 4K تا 30 فریم لە چرکێک دەتوانی وێنە بگریم 1080 بە شێوەی 620 فریم دەتوانی وێنە بگریم وەکو ڤیدیۆ پێم وایە ئیشەکەی ئۆکێە زۆر باش نیە بەڵام ئۆکێە وەکو وێنە کامێرە وای دەکەم پێ باش بوو یەکە لەو کامێرە باشانێکە لەسەر سمارتفۆنی تاوەکو ئێستا بینیومە لەو نرخەی پێم وایە شتێکی باش بوو بەڵام لەکو ڤیدیۆ ئۆکەی بوو زۆر هەندێکشتم بەدڵم ستێبلیزیشنی کۆمپیوتەریم زۆر پێوە دیارە کە کۆمپیوتەر دەیەوێت شتەکە ڕابگریوە واتە ستێبلیزەری مۆشنەکەی کۆمپیوتەری پێوە دیارە بەڵام کارەکەش هەر دەکات کە ڤیدیۆیەکی جوان تۆمار بکەی تۆزین دەستی خۆت بە جوانی بگری و ئاگداری ئەکسپۆژەر بی و تا ئاگداری ئەوەی بی لە شوێنێکی ڕووناک نسە شوێنێکی زۆر تاریک یان تاریک زۆر ڕووناک
ئیشەکەی خۆ بە جوان دەکات کامێرە ئەلترا وایدەکەی پێم وانە کامێرەیەکی وەکو کامێرە یەکەم باش بی و بگومان قەبارەکەشی 8 مگاپیکسڵە وێنەکان بە f2.2 دەگری بە ئەنگلی 120 دەتوانی وێنە بگری ئەوە چەند وێنەیەکەوە چەند نمونەیەکی ئەلترا وایدەکەتی پێم وانە باشترین وێنەی ئەلترا واید بنتاوە کەسە لە ژیاندا بینیومە شتی باشترین بینیوە بەڵام کارەکە هەر دەکات ئەگە بتێ وێنەیەک بگری چەند کەسێک یاخود شوێنێکی فراوان لە وێنەکە بگری تەلەفۆتۆ ماکرۆمان هەیە کە 5 مگاپیکسڵە تاوەکو وێنە بگری وێنەی زۆر نزیک بگری پێم وایە ئەوەشیان ئۆکی بوو زۆر سەرسامی نەکردم گرتنی وێنەی مایکرۆ پێویستی بەوەیەکەوە لێنزەکە تۆزێک گەورەبی تاوەکو ڕووناچیشی زۆر ڕاکێشی چکە کاتە کە لە شتەکان نزیک دەبیەوە ڕووناچی کەمتر دەبتەوە بۆیان لەوانەیە زۆر بێکات وێنەی زۆر جوانی ماکرۆ نەگری هەندێک وێنەم کردیە بە ماکرۆ ئەوە هەندێکە لە نمونونەکان خۆتان بەرگارتان بەدڵتانە یاخود بەدڵتانە سێلفەکەشی 12 مگاپیکسڵە هەندێک وێنەم پێگرتیە بەڵام خۆم کەسێک نیمە وێنەی سەلفی زۆر بگرم بۆی کامێرە سێلفی بەلامەوە زۆر گرنگ نییە لە بۆ من بەڵام لە بۆ گۆ ئەگەر بێت و سێلفی بەلای تۆ گرینگە سموتەشی یەکجار زۆری هەیە بە شێوەی ئۆتۆ دموچاوە زۆر ساف دەکەم پێم وایە ئەگەر ئەو تسکایی سێتینکی سموتەکەی کەمتر بکەوە لەوانەیە وێنەیە واقعیتری خۆت ببینی ئەگەرنا یەکجار زۆر دموچاوت سموت دەکەم پێم وایە کامێرە سێلفیەکەی ئۆکیە لە نایابەکان نییە هەرچەند 12 مگاپیکسڵە بەڵام لە نایابترین وێنەی سێلفی نییە لە ژیاندا گرتبم بەڵام ئۆکیە بە کامێراکان بەگشتی کامێرە وایدەکەم زۆر ڕالەیە ئەلترا واید و مایکرۆکەش پێم وایە ئۆکی ئەوانش ئۆکەی نەموبایل یان کامێرە زۆر نایاب نەبوون بەڵام ئۆکی بوون زوومەکەشی بەخۆی تاوەکو 2x بەڵام بە شێوەی دیجیتال دەتوانانی تاوەکو 2x زوومکەی زۆر خەڵک زوومیان زۆر لەکەم هیمە من هیچ لەکنم گرنگ نییە زووم کردن لە بەرەوەی هیچ کاتێک وێنەی زووم ناگرم ئەگەر بمێ وێنەی شتێک بە جوانی بگرم لە شتەکە نزیک دەبمەوە نەک بە زووم ڕسمەکە بگرم پێم شتێکی زۆر گرنگ نییە بەڵام ئەگەر مۆبایلەکە تاوەکو 2x ڕێگەم پێ بدە زوومیکەم بە ئۆکەی لەلام ئۆکیە بەڵام زووم بەلامەوە زۆر گرنگ نییە منۆک خۆم کە زۆر شارەزەی ئاندرویدی نیمە زۆر بە ئاسانی لەگەڵ ئەو مۆبایلی ڕاهاتم پێم وانە بۆ سیستەمەکەی خراپبی یاخود شتێک بی کە بڵێم کێشەم لەگەڵی هەبیتن لەوانەیە کە سەیری و ڤیددیویانە دەکەی دەبینی کە مۆبایلەکان تەقریبا زۆر بە ئایفۆنی نزیک کردیتەوە ئەو کارەکەش بۆی دەگرێتەوە هاوڕێیان کە من حەزم لە جێستەریە بەکارێنانی جێستەریە نەگە دوگمەی باکی ئاندرویدی کە لەوانێ زۆربەتان تووڕە بن لە بەر سێ دوگمەکەی خوارەوەم لادە من حەز دەکەم بۆ شێوازە کار بکەم و ئەو ئاندرویدی شاومیش ڕێگەم پێدەداکەوە بتوانم بە جێستەر کار بکەم پێم وابوو سیستەمەکەشی بە هەمان شێوە زۆر خێرەیە تووشی هیچ گلیچێک نەبووم لە ماوەی 2 ڕۆژی بەکارهێنان لەوانەیە تێک هەبوو بیکە تووشی گلیچی بیتێدا یاخود کێشەیەکی هەبوو من وەکو خۆم هەستم پێی نەکرد وەکوتم نرخی مۆبایلەکە 449 دلار واتە 450 دلار پێم وایە لە بەو نرخی خۆتان بڕیار بدەن ئایا ئەو ماسفاتانی کە باسم کرد شایانی ئەو پارەی یاخودنا زۆر بێشتەکان کە من بەدڵم بوو باسم کرد ئەوەی کە پێم وابوو پێویستی بە گۆڕانکاری یاخود بەدڵم نەبوو بەگشتی مۆبایلەکان بەدڵە پێم وایە مۆبایلێکی چاکە و سەرنجڕاکێشە لەو نرخە کە پێم سەیری لەو نرخە ماسفاتانە بەو نرخی بەردەست بی لە بەرەوەی بەکارهێنەری ئایفۆنی مە ساڵانە کەمترین ماسفاتمان لە بۆ دێ بە نرخەکی یەکجاگران بۆیە لە بۆ من تۆزێک سوپرایز ئەوشتانە بەرەوەی بەکارهێنەری ئایفۆنی مەتاوەکو ئێستا بەڵام ئێوە بڕگاری خۆتان لە کۆمنت بنووسن پێتان وایە ئەو نرخە لە بۆ مۆبایلی گونجاوە یاخودنا مۆبایلێکی چۆنە یاخود دەیکڕی یاخود نایکڕی لە پلانتە بیکڕی یاخودنا لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن وەروە ڤیدیۆیەش دیکەم مایە لەسەر مۆبایلی شاومی 11 لایتە کە هەمان مۆبایلە بەڵام تۆزێک ماسفاتی کەمترە نرخیشی زۆر فەرقی هەیە تاڕوانی ئەو ڤیدیۆژمە دووبارە سپاس بۆ ئایتی لۆبی بۆ نردنی مۆبایلەکان بۆ ئەوی ڤیدیۆی سەرنجاکیش لە بۆ دروست بکەم لە سێوە بتوانم پیجی ئایتی لۆبی لە فەیسبوک فۆلۆ بکەم بۆ ئەوەی نوێترین زانیاریەکان لەسەر مۆبایلەکانی شاومی بەدەستان بکەیت کە گەورەترین وەکیلی شاومینە لە هەموو عێراق کاتەکەم بڕۆن فۆلۆیان بکەن تا ڤیدیۆی دیکە چاوتان ماز دەکەم واتان لەگەڵ